ئێستا مەرجێکی سەرەکیمان هەیە بۆ پرۆژەکانی نەشتەجێبوون کەەوە بەرهێنان وڵاتیان پێدەدا دەبێت سیستەمی غاز مرکزی بێ. سەرۆکی دەستەی وەبەرهێنان لەبارەی پرۆژەی گەیاندنی غاز بە بۆڕی بۆ ماڵان دەڵێت پرۆژەیەکی درێژخایەنە و تەواوی هەرێمی کوردستان دەگرێتەوە. دەشڵێت ئێستا لە کەرتی وەبەرهێنان کراوە بەمەرج کە هەر پرۆژەیەکی وەبەرهێنان مۆڵەتی پێدەدرێت دەبێت سیستەمی غاز و ئاو و کارەبای سۆلار با شێوەی مرکزی لە پرۆژەکەیدا هەبێت. مەسەلەی گەیاندنی غازە بە بۆڕی تاوان ئێمە چەند پەسەندکردنێکی سەرەتایمان بە چەند وەبەرهێنەرێک داوە بۆ دروستکردنی ئەم پرۆژەی گەیاندنی غاز بە بۆڕی بۆ ماڵان زائیدەن دروستکردنی ئەمبارەکان ئەمباری غاز لە سەرتاسەری هەرێمی کوردستان و ئەم پرۆژەیە بە شێوەی قۆناغ بە قۆناغ دەکرێتن لە سەرتاسەری هەرێمی کوردستانیش بێتن لە وڵاتانی دەوروبەری ئێمە ئەم بابەتە چەند ساڵێکی هەیە ئێمە لە هەرێمی کوردستانش ئینشاءڵڵا لە چەند ساڵێکی داهاتوو دەبینە خاوەنی ئەوەی کە سوود لە غاز وەربگرین لە ڕێگەی بۆڕی بۆ ماڵان. گەڕەکی سێتاقانە لە شاری هەولێر پرۆسەی دابەشکردنی غازە بە پسوولەی خۆراک چەند ڕۆژێکان بڕیارە دەستی پێکردووە هەر خێزانێک 15 ڕۆژ جارێک بە پسوولەی خۆراکەکەی یەک بوتڵ غازی پێدەدرێت. قایمقامی هەولێریش دەڵێت ئەم هەنگاویان بۆ ئەوەیە قەیرانی غاز دروست نەبێت. چەند ڕۆژێکە دەستی پێکردووە ئەو پرۆسەیە لە بەشێک لە گەڕەکان لە هەموو گەڕەکەکانی هەولێریش لە هەموو شوێنەکانی هەولێر دەست پێ دەکاتن ئەوانەی کە پسوولەی خۆراکیان دەرەوەی شاری هەولێریش بی بە تایبەت ئەوانەی کە لە ناوچە ناکۆچی لە سەرەکانن کە بە مادەی 140 ناسراوە ئەوانیش دەگریتەوە و دەتوانن بە پسوولەی خۆراکی خۆیان غاز لە بریکارەکانیان وەرگرن و دەتوانین زیاتریش ڕێگری لە بەردەم ئەو بریکارانەی کە هەوڵ دەدەن غازەکانیان لە بازاڕی ڕەش بفرۆشنەوە ڕێگری لە وان بکرێتن لە ئەومەبەست. لە نێوان پرۆژەی گەیاندنی غاز بە بۆڕی بۆ ماڵان و دابەشکردنی بوتڵی غاز بە پسوولەی خۆراک خەڵک دەڵێن ئومێد دەکەن حکوومەت هێرێم بە تەواوەتی ئەم کێشەیە چارەسەر بکات و لە قەیران و کەمی غاز ڕزگاریان بکات. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.